بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 206 لاپەڕا 206 با ئێرە بخینمەوە. لا ڕۆژێکی هەتاودا سێبەری داری خورما تا 1708 سانتیمەتر درێژ بووەوە. لە هەمان کات سێبەری تەختەدارێک 120 سانتیمەتر بوو. دوو سێگۆشەی وەستاوی هاوشێوە بەکاربینا بۆ دیتنەوەی بەرزی دار خورماکە. بەرزی دارخورمایەکە دیارە زۆر ئاسان نییە ئەمن بزانم بەرزی ئەو دارخورمای چەندە، بەڵام زۆر ئاسانترە دیارە ئەمن ئەگەر بچم بزانم لەسەر زەوی سێبەرەکەی چەندە پێوەری بکەم. کەواتە لەسەر زەوی سێبەرەکە پێوەر کرایە بوویتە 1708 سانتیمەتر. لە هەمان کات تەختەدارە کە بەرزیەکەی زۆر ئاسانە بزانین چەندە 90 سانتیمە کەمترە تۆزەک لە 1 مەتر. سێبەرەکەشی لە هەمان کات دەکاتە 120 سانتیمەتر. سێبەرەکەی تۆزەک درێژترە لە تەختەدارەکە خۆی، کەواتە دەبی ئەمن بزانم کە سێبەری ئەو دارخورمایش دەبینمەوە تۆزەک کەمترە لە سێبەرەکەی کە بەرزی دارخورمایەکەی دەبینمەوە ببورن تۆزە کەمترە لە سێبەرەکەی. دەبا ئەمن لێرە بە هەمان ڕەنگ چونکە ڕەنجی شینم بەکارهێنا لۆ بەرزیەکەی، ڕەنجی سەوزیش لۆ سێبەرەکەی. سێگۆشەیەکیش پێک دێ ئەوها کە سێگۆشەکە گۆشەیەکی وەستاو هەیە بێگومان. لێرە گۆشەکانی دیکەش هەردەبی وەکو یەک بن، کەواتە ئەو دوو سێگۆشەیە دوو سێگۆشەی هاو شێوەنە. ئەمن ئێستا دەبی سوود وەرگرم لە هاو شێوەی ئەو دوو سێگۆشەیە و بەرزی دارخورمایەکە ببینمەوە. دوو هاو ڕێژە دەنووسم. هاو ڕێژە چییە؟ واتە ئەمن لێرە ئەو هێڵە شینە و هەردووچیان هاو ڕێژەنە دەتوانم بنووسم لە گچکەکەوە دەست پێ بکەم 90 بە شینی 90 دا بەشی بواتە بەرزی ئەو دارخورمایە پیتی ب دەنووسم 90 بەسەر ب 90 دا بەش ب. دەبی لە هەمان کات ئەو 90 دا بەش بکاتە سێبەری دارەکە کە 120 دا بەشی سێبەری دارخورمایەکە کە 1700. ئەوە ڕێژەکە پێک هات. کە ڕێژەکە پێک دێ دەتوانم سوود وەربگرم دیسان لە لێکدانی تیرەی. لێکدانی تیرەی مانای چێواتە ئەگەرە من دوو ڕێژەم هەبوو دوو ئەوها دەتوانم تیرەکی دروست بکەم. ئەو تیرەشکەش ئەوها واتە سەرە جارانی ژێرە سەرە جارانی ژێرە واتە سەرە جارانی ژێرە 120 جاران ب ئەوها بەلایەکی دەینووسم. هیچ کێشە نییە ئەگەرە من دەستم پێکرد بە 90 جاران لێرەم نووسی لە لای ڕاست. ئەوە هیچ کێشە نییە. کێشە ئەوەیە تەنیا بزانم نەک ئەو سەرە جارانی ئەو خوارە ئەوە نابی بە تیرەی ئەوها. ئەو تیرە لە سەرێ 120 جارانی ب یەکسانە بە 90 جارانی 1708 وەکو لێرە نووسرایە. کەواتە ئەمن هاوکێشەیەکی ئاسانتر پێک بینم لەو دوو ڕێژەیە کە هەست دەکەم ڕەنگە ئاسان نەبی. کەواتە ئەو تیرەیە دروست دەکەم شینەکان جارانی یەک سوورەکانیش جارانی یەک. ئێستا هاوکێشەیەکی ئاسانم هەیە لە لای ڕاستم دەبی ئەو 120 لابم هەتا پیتەکە بەتەنێ بمێنێ واتە ئەمن دەبی هەردوو لای هاوکێشەکە دابەشی 120 بکەم هەتا تەنیا پیتی بەتەنێ بمێنێتەوە. لەو لایەش ئەو دوو ژمارانە جارانی یەک کرایە هەرچەندە زۆریش پێویست نیە جاران بکەم دەتوانم هەروەکو خۆیان لێرە دایان نێمەوە و دابەشی 120 بکەم. ڕەنگە باشتر وایە ژمێرەر بەکاربینم بژمێر لۆ ئەوەی ئەو ژمارەیە دابەشی
12 بکەم چونکە زۆر ئاسانە ئەو دوو سفرانە لەگەڵێک ئەتوانم لابم ژمارەکەی دابەشی 12 بکەم کەواتە پیتی ب کردیە 1281 سانتیمەتر 1281 سانتیمەتر کەواتە دار خورمایەکە ئەگەر بیکەمە مەتر 12 مەترە لەگەڵ 81 سانتیمەتر بێ ئەوەی ئەمن بچم خۆمماندی بکەم و پێوانەی بەرزی دارخورمایەکەی بکەم کە زۆر ئاسان نییە بەڵام زۆر ئاسانە لەسەر زەوی سێبەرەکەی پێوانە بکەم کەواتە بەو جۆرەی بەرزی دارخورمایەکە دیترایەوە دێمە لای ساغ بکەوە بیر بکەوە و گفتوگۆ بکە پرسیاری ژمارە 1 بۆچی دوو وێنەی هاوشێوە بەکاردەهێنی بۆ ئەوەی تەنەکان بپێوی بە شێوەی ناڕاستەوخۆ لەبەرەوەی کە ناتوانم ئەمن ڕەنگە بتوانم بچم بەسەر دارخورماک بکەوم یان بەسەر چیایەک بکەوم یان بەسەر بینایەک بکەوم کە بتوانم بزانم بەرزیەکەی چەندە زۆر بە ئاسانی دەتوانم لەسەر زەوی سێبەرەکەی پێوەەر بکەم و بەراوردی کەم لەگەڵ سێبەری خۆم یان لەگەڵ سێبەری هەر پارچەدارێک یان هەر شتێکی دیکەبی کە بەرزیەکەی دیارە سێبەرەکەشی دیارە ئەوە لەبەر هەندێ 3 تەن کە گرانە ڕاستەوخۆ درێژیەکانیان بپێورێن تەن لێرە مەبەستی شت 3 شت بڵێیان 3 بۆ وێنە چیا ڕەنگە زەحمەت بی ئاسان نەبی بۆ وێنە داری بڵند بۆ وێنە لێرانە ئەمن بۆ وێنە ئەو ئەستونی ئاڵا کە ڕەنگە زەحمەت بی بزانم چەند بەرزە بەڵام سێبەرەکەی ببینمەوە بزانم چەند بەرزە ئاسان بی لێرە بتوانم ببینمەوە پێوەری دەکەم لەگەڵ سێبەری خۆم بۆ وێنە ئەوها لێرانە پاشان دوو سێگۆشە دروست دەبی ئەمن سێبەری خۆم دەتوانم پێوەەر بکەم لێرە ئەوها هەروەها بزانم بەرزیەکەشم چەندە ئەوجە بزانم ئەو بەرزیم ئەو کەسکە ئەو دوانە لەگەڵ یەک بەراورد کەم ئەو سوورانش سێبەری خۆم و سێبەری ئەو ئاڵایی لەگەڵ یەک بەراورد کەم دەزانم ئەستونی ئاڵایەکە چەند بەرزە یان ئەگەر لەگەڵ پارچەدارێک هەرچ بوو دەتوانم دوو سێگۆشەی پێک بینم کە سێگۆشەکان هاو شێوە دەبن بەو جۆرەی دەتوانم سوود وەربگرم لە هاو شێوەی سێگۆشە یان هەر شێوەیەکی دیکە بیتن پرسیاری سێی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر بەڵام دەچمە لای پرسیاری ڕاهێنانی ئاراستەکراو هاو ڕێژەیەک بنووسە پاشان درێژی نەزانرا و بدۆزەوە ئەگەر بزانی دوو شێوەکە هاو شێوەنە لێرە ئەو دوو شێوانە هاو شێوەنە بەرزی ئەو دارە لەگەڵ بەرزی ئەو کەسە کە 160 سانتیمەترە ڕێژەکان هەمان ڕێژەیە لەگەڵ سێبەری ئەو دارە و سێبەری ئەو کەسە ئێرەش پێویست ناکە دوو سێگۆشە دروست دەبی بەڵام پێویست ناکە باسی ئەو لارەی سێگۆشەکەی بکەم چونکە ئەمن هەر پێویستم بە دوو لای هەیە کەواتە ئەمن ئەگەر هینام هەمیشە بە گچکەکە دەستم پێ کرد ئەو 160م دابەشی ئەو پیتەی کرد دەبی بکاتە 244 دابەشی 732 بزانم دەبینمەوە لە جێیەکی ئەمن ئەوەم چاکردبی یان نابینمەوە لێرە 160 دابەشی پیتی س وەکو گوتم دەکاتە 244 دابەشی 732 ئەمن لێرە ئەگەر هەمان ڕێگەی کتێبەکەی بەکاربینم
واتە تیرەکان دروست بکەم ئەو تیرە واتە لێک بدەم جارانی 244 هەمیشە ژمارەکەی پێشتر دەنووسم 244 جاران دەبی یەکسان بیبە تیرەکەی دیکە کە دەکاتە 160 جارانی 732 ئەوجا ئێستا هاوکێشەی ئاسانم بەدەست کرد هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 244 دەکەم ئەمە لێرە جاران ناکەم وەکو کتێبەکەی 160 و 732 پێویست ناکە تەنیا بە بژمێر ئەو ئەنجامەی دەردەینم پیتی بەتەنێ دەمینێتەوە دەکاتە 480 کە بە بژمێر ئەمن 160 جارانی 732 کرد دابەشی 244 کرد دەکاتە 480 سانتیمەتر کەواتە بەرزی دارەکە کردی ئەگەر بە مەتربی دەکاتە 4 مەتر و 80 سانتیمەتر زۆر ئاسان بە ئاسانی دەزانین بەرزی ئەو دارەی چەندە تەنیا بەهۆی ئەوەی دەزانین بەرزی خۆمان چەندە لەگەڵ سێبەرەکەی خۆمان هەمیشە دەتوانین لەگەڵ بەرزی باڵای خۆمان لەگەڵ سێبەرەکەی خۆمان لە هەمان کات سێبەری دارەکەش لێرەش پرسیاری 5 بینایەک هەیە دیسان ئەویش لێرانە من دەینم هەمان شت بەرزیەکان لەگەڵ یەک هەمان ڕێژەیە پاشان سێبەرەکانیش هەمان ڕێژەیە ئەو سێبەرە و ئەو سێبەرە لێرە پارچەدارەچیان هینایە لەگەڵی هەتا بەراوردکەن کەواتە 90 ئەمن ئەگەر دابەشی سئی بکەم دەبی بکاتە 120 دابەش 1560 بزانم لێرە ئەمن دابەشم کردیە بەڵێ 90 دابەشی پیتی س کردیە دوو هاو ڕێژەم دروست کردیە دوو ڕێژە 90 دابەش س دەکاتە 120 دابەش 1560 ئێستا تیرەکان دروست دەکەم جاران 120 یان 120 جاران هەمان شتە دەکاتە تیرەکەی دیکە 90 جاران 1560 ئەوجا هاوکێشەکم بەدەست کرد هەردوو لای دابەشی 120 دەکەم هەتا پیتی س بەتەنێ بمینێتەوە کەواتە پاشان بە بژمێر دەتوانم دوو سفرەکان لابم 0.90 و 0.120 9 جاران 1560 دابەش 12 بە بژمێر کردیە 1170 سانتیمەتر ئەگەر بیکەمە مەتر دەکاتە 11 مەتر و 70 سانتیمەتر ئەگەر تەمەشای وێنەکەی بکەین تۆزێک سەیرە لێرە بە من کە ئەو وێنەیە ئەوەندە نهۆمە ئەوەندە ئەوجە کردیە 11 تۆزێک سەیرە دەبابی کرد با زیاتر لە 11 بەڵام هەر کردیە 11 مەتر هیچ نییە 11 مەتر زۆر کەمە وێنەکە کەواتە ئەوەندە لەو وێنە باشانە نییە دەبوایە هەر وێنەی خان و بەرەک باکە 3 نهۆمە یان 3 تەبەقەیە یان 3 یان 2 سێشنا 2 3 زیاتر باشە خوێندکاری ژیر لێرە ئەو پرسیارانە زۆر گرنگن و زۆریش لە ژیانی ڕۆژانەش دەتوانی سوودیان لێ وەربگری بەڵام دەمەوێت سەرنجی نازانم ئێستا ئەو نووسینەی ئێرە لۆچ باشە لەبەر چ لێرەش نووسرایە هەر پێویستیش ناکە چێ ڕیکلامی دەکەین لۆ لێواری نیل و ئەو شتانە نازانم لەبەر چ ئەو وێنە لێرێ هەر نازانم دێمە کۆتایی بێ ئەوەی بزانم ئەو وێنە لەبەر چ لێرێ دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی